جیاوازی نێوان وشەی ئەڕحام لەگە ئەقاریبی چییە لەگەڵمان بن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خوش ویستان دوو شەیتر لە قورئانی پیرۆزدا کە لێک نزیکن وشەی ئەڕحام و وشەی ئەقاریب. ئەوانە زیاتر بەمانای کەسی نزیک دێتن لە مرۆڤێک. جا بەڵام ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین جیاوازی وردیان هەیە. لە بۆ نمونە ئەقاریب زیاتر بەمانای عامەکەیە، واتە هەموو ئەو خزم و کەسانە ئەو جە لە جیهەت داچی بی یان لە جیهەت بابی بی. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێتن وأنذر عشيرتك الأقربين، واتە ئەوانەی کە نزیکن ئەو جە لە جیهەت داکە یان لە جیهەت بابە، واتە ئاگاداریان بکەوە و دعوە و پەیامی خوای گەورەیان پێ بگێنە. وە لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى، کەسە نزیکەکان ئەو جە لە جیهەت داکە یان لە جیهەت بابە. و هەروەها ئەقاریب ضدی یعنی قڕب ضدی بعدیە، واتە ئەو کەسە ینی پێچەوانەکەی بعدە دووریە. بەڵام ئەڕحام وچی باسمان کرد خاسترە تایبەتترە لە ئەقاریبی، واتە ئەو کەسانەی کەوا لێت نزیکن بەڵام بە ڕەحم و لە دایک لەگەرت نزیکن. لە بۆ نمونە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وأولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله، ئەوانەی کەوا لە ڕەحمەوە لێک نزیکن و نەسەبیان لە داکەوە دەگاتە یەک، ئەوانە ئەولاترن کە میراد لێک ببن. و هەروەها خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە ئاەتێکدا دەفەرمێ واتقوا الله الذي تساءلون به والأرحام، بە هەمان شێوە یعنی زیاتر یعنی وش باسمان کە ڕەحمەکە خاسترە بەڵام ئەقاریب عامترە. لە ئاەتێکی دیکەدا خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم. کاتێکەوە ڕەحم دەپسڕێنن ئەوانەی کە لێت نزیکن خوشکە برایە لە گەرەوان قەتعی عیلاقەی بکەی، ئەوە حاڵەتێکی خەتەرە. و هەروەها خوای گەورە وەکو دەرێ زیاتر ئەڕحامی بە تایبەتی نایە. و کەلیمەیەکی دیکە شێ لەو دوو کەلیمێ نێزیک ئەویش وشەی ئەهلە، بەڵام ئەهل زیاتر لە بۆ ئەوەی بەکاردێ کەوا کۆمەڵە خەڵکێک یاخود کۆمەڵە مرۆڤێک لە ماڵێکدا پێکەوە بژین ئەو پێ دەگوترێ ئەهل. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.